بناوي خواهی بخشنده مهربان حمد و ثنا و سپاس و ستایش و خواهی پروردگاری جهان، درود و سلام لسر رسولی خواه خوشویستی انام محمد المصطفى صلى الله عليه وسلم و لسر اهل بیت همو یاران و هموشون کەوتوانێت تاکۆتە زەمان. برانی عزیز، لە زنجیرە باسەکانی ئاداب شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی بەڕێستانە باسی ئەدەبێکی تر ئەکەین، ئەویش ئەدەبی نەوم و استیقاظە، واتە ئەدەبی خەوتن و هەڵسان لە خەو. بەڕێزان، خەوتن نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە، یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی. خوای تەعالا کردوێتی هۆکارێ بۆ ئیستراحەتکردنی جەستە و لاشە و بۆ ئەوەی دەروونەکانیش ئارام ببنەوە و دووبارە هێز و توانای تازە لە خۆیانە دروست بکەنەوە. خوای پەروەردگار ئەفەرمێ لە سوورەتی النەبەء ئایەتی 9: وجعلنا نومكم سباتا، يعني سبات يعني راحەیەک و يعني ئیسراحەتێک و بڕانێک لە ماندووبوون. هەر لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەندێک ئادابی فێر کردین کە زۆر بەسوودە لەم بوارە. یەکەمیان طبعاً باسی سەرەتا باسی ئادابەکانی خەوتنەکەین. یەکەمیان ئینسان کە بخەوێ حەقا حتا لە خەوتنەکەشان نیەت بێنێ. بۆ هەندێک لە سەلەف فەرموویانە ئینی لە ئەحتەسیب نەومەتی کەما ئەحتەسیب قەومەتی. فەرموویەتی من فەرموویانە ئێمە حەساب يعني نیەتی عیبادەت ئەهێنین لە خەوتنەکەمانە وەکو چۆن نیەتی عیبادەت ئەهێنین لە هەڵسان و لە ئیش و کارەکانمانە. چونکە بەو نیەتە ئەگەر تو بە نیەتی ئەوە بخەوی کە ئەم لاشەیەت ئیسراحەت کات تا هەڵسیتەوە بتوانی واجباتەکانی خوا جێبەجێ بکەی، ئەبێتە عیبادەت. یعنی خەڵکەیە هەرەوە نازانێ ئەخەوێ هەڵەسێ هیچ نیەتێک نایەنێ و هیچی دەست ناکەوێ. لەگەڵ ئەو کەسە زۆر جیاوازە کە بە نیەتەوە ئەخەوێ و بە نیەتیشەوە هەڵەسێ. دووهەم، باش وایە ئینسان لایەنی دینی و لایەنی علمی و زانستیش کە ئێستا ئیسپات بووە ئینسان زوو بخەوێ و زۆر نەمێنێتەوە شەوان بەبێ فایدە، بەبێ سوود. ئەگەر ئینسان هیچ ئیشێکی گرنگی نەبێ حەق نییە شەوان زۆر بمێنێتەوە و باشیش وایە زوو بخەوێ، مەگەر ئیلا لە بەرژەوەندیەکی شەرعیە یا بەرژەوەندیەکی دنیایی کە پێویست بێت. ئەبی بەڕەزەی ئەسلەمی ئەیگەڕێت و ئەفەرمێ ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێی ناخۆش بوو پێشی عیشا بخەوێ و پێشی ناخۆش بوو دوای عیشا زۆر بمێنێتەوە، قسە بکاو، دەمەتەقێ بکاو. طبعاً هەر کەسێ ئەم سونەتەی تەطبیق کردبێ درەنگ پیرە بێ، لاشە و جەستەی ساغە بێ و بەڕاستی نوێژەکانی نافەوتێ، شەو نوێژی ئەتوانێ بکە، یعنی زۆر شت هەیە. ئەگەر هەر کەسێ ئەم تایمەی هەبێ زۆر ئیسراحەتەکە. بەڕاستی تەنانەت ماڵ و مناڵیشی زیرەک و چالاکە بن. تۆ بڕۆن پرسیارکەن ئەو کەسانی کە مناڵەکانیان گشتی دەرەجەی 100 لە مەکتەبا و لە بوارەکانی ترشا سەرکەوتن، بڕۆن تەماشاکەن و پرسیارکەن بزانم ئەوانە مێننەوە تا سەعات 1 و 2 شەو. مستحیلە شتیوە، مستحیلە. من تەحەداکەم کەسێک نییە هەتا 2 شەو نەخەوێ و 1 و 2 شەو نەخەوێ مناڵەکە یەکێ بێ لە زیرەکەکانی پۆلەکەی. مستحیلە شتیوە، زۆر کەمە، زۆر دەگمەنە. یعنی سێم ئەدەب، ئینسان پێشەوەی بخەوێت دەستنوێژ بگرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر چوویتە سەر جێگاکەت پێشا دەستنوێژ بگرێت، وەکو چۆن بۆ نوێژ دەستنوێژ ئەگری. طبعاً فایدەی چییە؟ ئیسفادەی چییە دەستنوێژ؟ یەک، ئینسان پاکە بێتەوە. دوو، مەلایکە ئینسانە پارێزیە ئەگەر ئینسان بە دەستنوێژەوە بێ. و سێمیش ئەو کەسانەی کە بەردەوام بە دەستنوێژ ئەخەون کۆتاییەکان خێرە بێ، حسنی خاتیمەیان هەیە. چوارەم، ئینسان پێشەوەی بخەوێ باش وایە بەتانیەکەی و جێگاکەی ئاوا بتەکێنێ، نەوەک شتێکی تیابێ، نەوەک دوو پشکێک شتێک
لە تۆیابێ باشتر وایە ئاوا بکە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم بە تایبەتی ئەمە لەو شوێنانەی کەوکو لادێن یان وەکو ئەو شوێنانەی کە دەرگا و پەنجەرەکانی کورە بەخوا لە هەموو کاتێک جاری وایە لە ماڵی خۆمانشە پەنجەرە و دەرگا پلاستیکە بەڵام سەیرەکەی جاروایە هەر شتێکەیە تو ئاگات لێ نیە هاتۆتە ژوورەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاکید دەکات لەسەرەوە. پێنجەم ئینسان کە خەوت بەلای ڕاسا بخەوێ، ئینسان کە خەوت بەلای ڕاسا بخەوێ، ئەمە سنەت. ئەگەریش دوایی شەوان ماندوو بی بەلای ڕاستە ئەم جابی گۆڕە بەلای چەپە، بەڵام باش وایە بەلای چەپا کەم بخەوێ چونکە دڵ ها لەولا. دائما ئینسان بەلای ڕاسا بخەوێ هەم مەعیدەی ئیسراحەتەکە هەم دڵیشی ئیسراحەتەکە، چونکە مەعیدە لەبەرەوەی پڕبووە ناکەوێتە بۆشایی، دڵ ئەکەوێتە ئەم تەمان مەعیدە کەوێتە ئەم دیم کە تۆ بەسەریا خەوی ئیسراحەتەکە مایدە. دڵیش کە ها لەسەرەوە تۆ بەسەریا ناخەوی چونکە دڵ بەردەوام لێدا دڵش ئیسراحەتەکە. بەس ئەگەر عەکسی کەیتەوە هەردوو لا زەرەری هەیەوەی. سنەتە ئەگەر ئینسان بۆی شیکرا دەستیشی بخاتە ژێر چەناکەی ئاوا، ئەویش هەر پێغەمبەر وای کردووە صلی الله عليه وسلم. و پێشی خەوتنیش بڕێ ذکرمان هەیە لەوانە ئایەت الکورسی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ ئایەت الکورسی بخوێنێ پێش خەوتن بەردەوام پارێزەرێکا بەسەریەوە، یعنی بەردەوام ئایەت الکورسیەکە پارێزی. خوێندنی طبعا فوکردنە ناو دەست ئابام شێوازێک کە عرستانێک ئاوە فۆکەیتە ناو دەست و دوای ئەوەی فوت تێکرد ئەمجا سورەتی قل هو الله احد وقل اعوذ برب الفلق وقل اعوذ برب الناس ئەخوێنیتە ناو دەستا و ئەیساویتە هەموو گیانتە. ئەمدا دووبارە هەم فوویەکی تێکەی بەلەوە فۆکەی تێکی بەلەوە فۆکەی تێکی ئەمجا ذکرەکە خوێنی، یعنی بەتاڵیەکەی لە شتی تر ئەمجا ذکرەکە خوێنیتە ناوێ، ئەمجا ئەیساویتە هەموو گیانت. سێ جار بەم شێوازە تۆ گەرەمانە جێبەجێ بکەی خەوتنەکەت ناڕەحەتە بێ، خەوی ناخۆشە بینی، یعنی ئەمانە هەمووی ضروراتین، یعنی بەڵام ئێمە ئیهمالمان کردووە. ئەمجا ئینسان پێشەوەی بخەوێت سنەتە بڵێ بسمک اللهم ئەموت و ئەحیا، بەناوی تۆ خوایە گیان ئەخەوم و زیندوو ئەبمەوە. وتنی سبحان الله 33 جار، الحمد لله 33 جار، الله اکبر 34 جار. گردنی دەرگاکان لە ماڵە زۆر گرنگە و کوژانەوەی هەرچی ئاگر هەیە لە ماڵە، ئەوەی ئاگرە بیکوژێنەوە، سۆپەیە چرایە حتا گڵۆپیش ئەگەر ئینسان بیکوژێنێتەوە چاکترە. ئادابەکانی یعنی کاتی خەوتنەکە ئاگات لێبێ لەسەر دەمەخەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەوە خەوتنێکە کە خوا پێی خۆش نییە و لە سەربانێک نەخەوی کە ستارەی نەوێ، قەت لە سەربانێک مەخەوە ستارەی نەبێ، یعنی شتێک لە بەدەوریان نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ کەسێ لەبان خانوویەک بخەوێ ستارەی نەبێ ئەوە ئیتر هینی تاوانی خۆی لەسەر خۆی. ئادابەکانی هەڵسیان لە خەو یەکەمیان ئەگەر هەڵسیای لە خەو سنەتە خەو لە دەم چاو خۆت ئینکە ئاوە، ئەمە سنەت کە ئینسان هەڵسیا لە خەو. پاشان بڵێ الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور، سواز بۆ ئەو خوایی کە دوای مراندن زیندوی کردینەوە. ئەمە کوردیش بڵێ احتیال، سواز بۆ تۆ خوایە دوای ئەوەی مرانمانت زیندومانت کردەوە. ئەگەر ڕۆیت دەست نوێژ بگری دەست 3 جار بشۆرە پێشەوەی بکەیتە قاپەکە. جاران خەڵک بۆ ڕێ و حەنەفیەوە شتانە نەبووە، یعنی هەر یەکسەر دەستی کردە ناو قاپێکە تەشتێکە ئاوی دەرکردوە 3 جار دەستت بشۆرە ئەوجا دەستکە ناوێ. ئیسەی شەهر بۆ خۆمانیش باش وایە 3 جار ئینسان دەستی یان بە جوانی دەستەوە شامپۆ یان وە سابوون بشۆ ئەمجا ئاو هەڵدەدە مولودتە، چونکە دەست ئینسان پیسە بێ. سیواککردن یان دگان شۆردن پێش خەوتن و دوای هەڵسان لە خەوتن هەڵسان لە خەو ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئیتر بە سیواکی دار بێ یان بە معجونیش بێ، معجون و فرچەشە ئەبێ، طبعا هەیە هەردوویەکە، ئەم معجون و فرچەکە شەکا و سیواکیش بەکاردێنێ. ئینسان ئەگەر بۆی کرا هەر کاتێک هەڵسا دەست نوێژ بگرێت و نوێژ بکە زۆر زۆر چاکە. ئیتر بەڕاستی گورج و گۆڵێک لە ئینسانە دروستە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ شەیطان 3 گرێدا لەسەر
ڕۆژ جمعە باسمان کرد کاتی ئینسانە خەوێت سێگری ئەدا لەسەری ئەگەر هەڵسا طبعا شەیتان ئەجێ بخەوە یعنی هەوڵەدا بتخەوێنێ هەڵجایەکان زووە ئەگەر هەڵسای گرەیەکی ئەکرێتەوە دەست نوێژت کرد گرەیەکی تری ئەکرێتەوە ئەگەر نوێژەکەت کرد هەر سێگرێکە ئەکرێتەوە بۆ ئینسان گورجگۆڵ و وەزعی چاکە کاتێ هەڵەسێ التزامکردن بەم ئادابانەوە کە عەرزتانم کرد ئینسانە پارێزێت لە جن و شەیتان طبعا لە سحر و لە ئەم شتانەش ئەجر و پاداشتێکی باشت دەسەکەوێ کاتێ خەوی وەکو کەسێک نییە ئەخەوێ ئاگای لە خۆی نییە و هەڵەشتی ئاگای لە خۆی نییە دڵت مرتاحە و خەوی ناخۆش نابینیت و ئەوانە بەرەکەتەکرێتە کات و ژیانتەوە گورجگۆڵیەکرێتە ژیانتەوە لاشەتیش ساختر ئەبێ و تەندروستتر ئەبی کەوابوو زەرورە ئینسانی مسلمان هەوڵ بدە خەوەکەیش و هەڵسانەکەیشی بکاتە عیبادەت بەوەی التزام بە دینەوە بکە التزام بە سونەتەکانی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم داواکارم لە خوای پەروەردگار هیدایەتی هەموو لایەکمان بدە دامەزراومان بکات لەسەر ئەم دینە پاک و جوانەی کە